Genel Başkanımız, Cumhurbaşkanımız, Grup Genel Kurulu toplantımıza teşrif هاوکات لەگەڵ کاندیدکردنی ڕەجەب تەیب ئەردۆغان لەلایەن کوتلەی پەرلەمانی پارتی داد و گەشەپێدانی دەسەڵاتدارەوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی لە تورکیا. نەخشەی هاوپەیمانێتی حیزبیەکانی ئەو وڵاتە چووە ناو قۆناغێکی ئاڵۆز و ململانەیەشی گەرمەوە. هاوپەیمانێتەکان شێوە و شێوازی جۆرا و جۆریان بە خۆیانەوە گرتووە. مەترسیەکان لە پاشەکشەی دیموکراسی و چاکسازیەکان لەگەڵ هەڵاوسانی ئابووری و کارنامەی ئاکپارتی لە ئاوادانکردنەوەی ناوچەی فراوانی و مەلەرزەکانی ئەم دوایەش تێکەڵ بە کەمپینی هەڵبژاردنەکان بووە. لە دوای ئەوەی پارتەکانی ئۆپۆزیسیۆن لەسەر پاڵێوراویان کەمال کلیشدار ئۆغڵو یەکلایی بوونەوە، هاوپەیمانی دەسەڵاتیش ئەردۆغانیان وەک پاڵێوراویان دیاری کرد. نەخشەی هاوپەیمانەتیەکان چووە قۆناغێکی نوێی چارەنووسسازەوە. ئەردۆغان لە بەردەمی کۆتلەی پارتەکەیدا لەبارەی هاوپەیمانی کۆمارەوە ڕایگەیان کە سەرکەوتنێکی نوێ لەگەڵ هاوپەیمانان و هاوڕێیانیاندا تۆمار دەکەن. ئەوە ژۆک و ئاماژەیەک بۆ کردنەوەی دەرگای هاوپەیمانی لەگەڵ پارتە بچووەکانی وڵاتەکەدا وەکو پارتی ڕەفاهی نوێ بەسەرکردایەتی فاتح ئاربەکان و پارتی بانگخوازی نوێ هوداپار کە پارتێکی کوردی پاشخان ئیسلامی و نەتەوەییە کە لە نێو جەماوەردا بەڕکابەری پارتی کرێکارانی کوردستان پەگەکە ناسراوە. لە پارتە پاڵێوراوەکانی تریش بۆ هاوپەیمانەتیەکە پارتی نیشتیمانی دایک و پارتی چەپی دیموکراتی و پارتی ڕێگەی ڕاستن، هەرچەندە ئەو پارتانەی کە ئاکپارتی دەیەوێت بیان کاتە هاوپەیمان لە ڕووی جەماوەریەوە دەنگدەری زۆریان بۆ خۆیان یەکلایی نەکردوێتەوە. بەڵام بابەتەکە زیاتر پەیوەندی بەوە هەیە پارتە پارێزکارەکان لە تووچیا نیگەرانن لە بەرنامەی مێزی شەشقۆڵی و بە هەڕەشەیان دەزان لەسەر گێڕانەوەی تووچیا بۆ سەردەمی دیکتاتۆری کەمالی. Bay Kemal, birilerini öne sürmek مەرج نییە هاوپەیمانەکانی ئاکپارتی لەگەڵ بەرنامەکانیدا کۆک بن، بەڵام هەڵبژاردنەوەی ئەردۆغان وەکو سەرۆک کۆماری تورکیا بە زامنی ڕەوشی نوێ لە دیموکراسی وڵاتەکە دەبینن. بۆیە پێدەچێت خاڵەکانی هەڵبژاردن لە نێوان ئەردۆغان و پارتەکەیدا هەروەکو هەڵبژاردننی پێشوو جیاواز بێت، واتە دەنگەکانی زیاتر بێت لە دەنگی پارتەکەی. هۆکارێکی دیکەی فراوانکردنی هاوپەیمانێتەکەش ئەوەیە ئاکپارتی لە ڕابردوودا پارتی بزوتنەوەی نەتەوەیی مەهەپەی ڕەگەزپەرست هاوپەیمانی بوو. ئێستاش مێزی شەشقۆڵی جۆرێک لە جیاوازیەکانی کۆ کردوێتەوە. بۆیە ئاکپارتیش دەیەوێت جیاوازیەکان لە هاوپەیمانەتەکەدا کۆ بکاتەوە لە ئیسلامی بۆ چەپ. ئەوە جارێکی تر نیشانی دەدات کە ئاکپارتی دەتوانێت چین و توێژە جیاوازەکان لە دژی بەرەکان کۆ بکاتەوە، بە تایبەتی پارتێکی گرنگی وەکو ڕەفاهی نوێ کە پارتی نەجمەدین ئاربەکانی باوشی ئیسلامیەکانی تورکیایە. گرنگیەکی معنەوی زۆری هەیە بۆ ئاکپارتی، بە تایبەتی لەم هەلومەرجەی دوای هەڵاوسانی ئابووری و وێرانیەکانی بوومەلەرزەکەی ئەم دوایەدا یەک دەنگیش بەلای پارتی دەسەڵاتدارەوە گرنگی خۆی هەیە.